ئاگادارکراونەوە بە بوونی ڕووداوێکی کوشتن لە گەڕێکی سەرچەوەی دیانان دوای گەشتنی تیمەکانی پۆلیس بۆ شوێنی ڕوودا و بۆمان ڕوونبووە کە هاوڵاتیەکی بەڕەگەز خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە تەمانی 29 ساڵە هەڵسا بوو بە هێرشکردنە سەر باوکی بە چاقو باوکی خۆی بە لێدانی دوو چاقۆ زامدا سەرەتا زامداری کرد بوو لە کاتی گواستنەوەی زامدار بۆ نەخۆشخانە لە ڕێگە دیارەگیانی لەدەستدا بوو پۆلیس ڕاستەخوا هەسا بە دەستگیرکردنی تۆمەتبار کە کوڕی کوژراوەکەی بوو دەستگیری کردو لە کاتی ئێستادا لە ئێمە ڕاگیرە و لێ کۆڵینەوەی لەگەڵ دەکرێت بە پێی مادەی 405 سزای عێراقی لە وتەکانیدا تۆمەتبار ئاماژە بەوە دەکات گوایە باوکی ماوەیەکی زۆرە لەگەڵ خۆی و خانەوادەی و بە تایبەتی لەگەڵ داکی زۆر خراپە و کێشیان بۆ دروست دەکات و دوایین جار دوێنێکە دیارە کێشەی بۆ دایکی دروست کردرە و لێدایە و بیانووی بەوەی دەگەڕێنەوە کە تاوانەکەی لەبەر ئەو هۆیە ئەنجام درابێتن لێ کۆڵینەوە لە ڕووداوەکە بەردەوامە بۆ گەیشتن بەڕاستی ڕووداوەکە و تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی سۆران کراوە بۆ بەدەستهێنانی توێکاری گشتی